لە ئەنجامەکانی بڵاوبوونەوەی خوێندکارانی دەرەکی کە لە کۆی 177 کەس تەنها 29 کەس دەرچووە ئەوەش ئەنجامێکی زۆر خراپە کە مەحقوڵ نییە لە کۆی ئەوم خوێندکارانە تەنها 29 کەس دەرچێت ئەمە یەک دووەمش لە احترازەکانە ئێمە گلەیەکی زۆرمانەیە پار بە 5,000 بوو کەچی ئەم ساڵ بۆتە 25,000 بۆ یەک احتراز یەک دەرس ینی ئەمڕۆ بۆ ئەم پارەیە بەڕاستی پارێکی زۆرە خوێندکاران لە تواناندانی ئەو پارەیە بدەن بۆیە ئێمەش وەکو خوێندکاران کە ئەمڕۆ لە سلێمانی و لە کۆیۆش لەوانە کە گربوونەوە ئەنجام دەدەن داوامان کردووە کە لە چلەوە بکرێتە 50 یان ئەوەتە بە 4 دەرسەوە داخڵ بکرێت بۆ ئەو خوێندکارانە ئەگەر بێت و وەزیر جوابێکمان نەدەتەوە بەڕاستی ئێمە لە 28 و 29 مانگ بەتەکیت خۆپیشاندانێکی سەرتاسەری ڕادەگەینین ئەنجامی هەست خۆپیشاندانەکەش هەر ئەنجامێکی هەبێ بەڕاستی وەزیر لێ بەرپرسیارە ئەوان دیارە چەند داواکاریەکیان هەیە کە لە نەتیجەی تاقیکردنەوەکانی بەرایان ناڕازین گوایە وەکو پێویست تاقیکردنەوەکانیان نەتیجەکانیان لە بەرژەوەندی ئەوان یەکلا نەکراوەتەوە بەشێکیان بۆیە ئێمە لێرەوە پشتیوانی هەر کار ئاسانیەک دەکەین بۆ خوێندکاران لە هەر ناوچەیەکی کوردستان بن کە لە پێناو بەرژەوەندی ئەواندا بگرێتە بەر لەبەرەوەی ڕاستە چەند ساڵی ڕابردوو قەیرانی دارایی هەبووە و نەخۆشی کۆرۆنای بێدواداهاتووە کە ئەمانە هەمویان کاریگەری دەرونیان لەسەر خوێندکاران هەبووە بۆ ئەوەی نەتوانن وەکو پێویست هەوڵەکانی خۆیان بۆ ئەوەی نەتیجەیەکی باش بەدەست بێن بخەنەگەر بۆیە ئێمە لەو ڕۆوە پشتیوانیان دەبین.